بۆ نوێژی خۆبکە و حەقی کەسە نەبێ ئەوە دینی ئەبوو جەهل ئەبوو لەهەب بۆ دینەی قبول بوو بە رەسوڵ الله فەرموو صلی الله عليه وسلم نوێژی خۆکە واقع نەبێ بەڵام لا تەسب ئالیهەتەنا باسی خواکانمان بەخراب نەکەی نەڵێ ئەمانە بتن و سوودیان نییە و زەرەر پێ ناگەێن و زەرەر لێ دوور ناخەنەوە وازی لێ بێن وێ پەرستن ئەویان بەگوێ نەزانی بۆ خواکانیان هەروەکو چۆن ئێستش کە بە خەڵکەڵەی کاکە ئەو بتانە مەپەرستەی تر سوورە زەردەشینە سەوزە مۆرە هەرچیەکەیە ئەو هارە بێلێت و تاوا ئەوێ هەتا باسی خواکانیان نەگەی بڕۆ نوێژی خۆکەوەقی کەسە دەبێت ئەم دینە ئەبوو لەهەب ئاوای بە رەسوڵ الله صلی الله عليه وسلم دێ کێشەم نییە لەگەڵ تا ئیبراهیم عەلەیهی السەلام کێشیان نەبوو لەگەڵێ بگرە لەبەرەوەی باوکی بتی دروستە کرد بۆیان باوکی ئیبراهیم کافر بوو ئاذەر بتی دروستە کرد پێ فرۆشتن و هەموو بتەکانی معبەد کە تێگەچوون و داخورانوانە ئەو بۆی تەعمیرەکردنەوە خواکانی بۆ تەعمیرەکردنەوە يعني تا ئەو دەقە کە خەڵکی بان کرد بۆ تەوحید زۆر لە مناڵیەوە دەستی پێ کرد الله جل جلاله فەرمی ولقد آتينا إبراهيم رشده من قبل وكنا به عالمين ڕشدی خۆی يعني هیدایەت و پێغەمبەراتی زۆر گەنج بوو پێماندا عولەما فەرمون لەم یەبلوغ پێش باڵغ بوون پێی درا وەلەو کاتەوە خەڵکی بان کرد بۆ تەوحید بەڵام کەس حەقی نەبوو بەسەریەوە هەتا وەکو تەورەکەی کرد بەدەستیەوە بتیشکان جا بۆیە ئێستەش يعني بڕۆ تەماشا بکە لەناو هەرچی میلەتی کوفرە بژی حەقی چ نەبێ کە زەقی تۆی نییە بەڵام ئایا ئەوە دینداریە تۆ بە داوا بکەی ئەگەر ئەو منهەجە و پێ حەقا بێ خەڵک بانکە ئەگەر خەڵکی خۆشە بێ بێنیتە سەری بۆی بچێتە باشتر بەڵام کەواناکەی دیارە درۆکەی